کڕی بێ ئاوە جۆرەکە لە بنایانە خەپات بوون. تەمەنی 97 ساڵە و یەکەم جارە ببینێت ئاوی گوندەکەیان بەم ڕادەیە کەم ببێت. ئێرە لەکردە سیناتی هەجێ خانە ماش و برنج و ئەو تەواوی مڵکەکانی ئەم گوندە مڵکی حاجی ڕەفحەتی تەمەن 97 ساڵە. كذا هيك مع حسن قرمي وحدود قندي منها. پێشتر جۆگەیەک ئەو زەویانەی بەراو دەکرد و ئێستاش تەنها سۆندەیەک ئاوشک دەبات بۆ ئاودانی باغ و زەویەکانی. يعني أنا آوي عيش قدية أنا خط تغبيرة كهرباء بيتو أو كشها كم بينا الفين تيجي كاس مساعدة كاس ناكا أي لسالبي أي درجة لتنتهيش. هل من جهة تفكير إقانة كما لما حسنا ونخر يما تصل نابي ما تصيف عرسونا بس نخر يما مريب أخوي وزيرش آونية خدايا ما نجحفت ما آوني وای پیازم به آو اینا نداری أنا همیشه شبیه تراهی دارم. زیانەکانی کەمبوونەوەی ئاو لەو سنوورە زۆرن. گوندەکانی مجەسەر، قەڵێتان، تۆپزاوە، شیوە شاران و گرتموسەک بەدەست بێ ئاویەوە کێشەیان هەیە. نزیکەی 100 جوتیار بەم بێ ئاویە زەرەرمەند بوونە. کاریگەری لەسەر کەرتی کشتتوکاڵەکە کشتتوکال کەمترە بیتن جوتیارەکان یعنی کاری کشتتوکادان کەمتر پێکرێ لەبەر کەم ئاوی. سەرچاوەی ئاوی ڕووبارەکانی ئەو سنوورە توانەوەی بەفری کوێستانەکانی برادۆستە. نەبوونی بەنداو بۆ گڵدانەوەی ئەو ئاوانە هاوینان جوتیاران ڕوبەڕووی کێشە دەکاتەوە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.